من ژیان ئەمیر ظاهرم بەشداری هەموو فیستیڤاڵەکان دەکەم لە هەست شوێنێکی بکرێتەوە بەشداری دەکەم لە هەولێرێ خۆم لە هەولێرەوە هاتووم بەشداریم کردووە لە هەر شوێنێک بە فیستیڤاڵ بکرێتەوە حەز دەکەم بەشداری دەکەم کوردەواری بەشدارم بە چایداری دۆڵمە ئێوارە دەیکوڵێنم بە داری بە هەموو نوع خواردنەچی خواردنە کوردەواریەکان چەند زۆرەچی هەیە بە پەنیر هەیە بە قیمە هەیە بە کەلانە هەیە بە هەموو زۆرەچی هەیە لە هەموو فیستیڤاڵەکانیش بەشداریم کردووە یعنی بۆ ئێمە سوودی تێدا ئەو فیستیڤاڵانە دەکرێنەوە بەس ئەو فیستیڤاڵانە یعنی پێم شتێکی زۆر زۆر کولتوری و جوان بوو گوتم با بچم بەشداری بکەم هەڵەوە 400 خێزانە یعنی سوودمان لێی دیوە ئەلحەمدولیلا معاش تاخیر کە معاش تاخیر بوو گوتم با بچمەوە ئیشەی دەست پێ بکەم یعنی هیچ عەیبی تێدا نییە ژنیش هاوشانی پیاوی ئیشێ بکە هیچ ئاساییە دوو گرفتەک نایاتە بەردەم جاری وایە پیاوەکەشم لە گەرم دێ منداڵەکانم هەر لە گەرم دێن چایەکەم لەگە لێ دەنێ بەڕای من هەموو ئیشێک بە ژنان دەکرێت لە بەوەی هاتەمەشا من کە ئیشی ماڵەوەش دەکەم ئیشی دەرەوەش دەکەم ژن بەتوانایە زۆر زۆر وەڵا ئامۆژگاریم ئەوەیە هەر لە ماڵەوە دانەنیشن بێن ئەوانیش شان بەشانی پیاوانی شێ بکەن با کارێکی خۆیان هەبێت من فردوس محەممەد دانیشتی تەقتەقم دەرچی بەشی ئایتیم دیشەم خۆم کاری لە هۆڵێکی داخراوم ئیشاری یاری ئیمناڵان ئیتر حەزم لێ بوو دایمە ینی دەگەڕام بە دوای پیشەی خۆمی تایبەت بە خۆم هەبێتن ئەلحەمدولیلا لە کۆتاییدا ئەمەم دەستکەوت ینی بینیم لە ڤیدیۆکەوە بینیم ئیتر منیش پەرەم پێدا ئەلحەمدولیلا تا ئێستا ینی توانیمە بۆ زۆربەی دکتۆرەکان دروست بکەم ینی هەمویان لێ غازی بوونە ئیتر لۆگۆ بێ دروستیەکەین هەر شتێ بێ دروستیەکەین ئیتر ئەوش هەندێکە لە ئیشەکانم کە دامناوە ئەوانە مەدالیەن بۆ بۆنێ سیارە دەبێت ئەو بۆ ئافرەتی دووگیانە بێت ئەو بۆ خەیاتەکانە بێت ئەو بۆ مختبەرەکان ینی ئەلحەمدولیلا ینی ئەوە یادێک تابلۆکانمە دروستم کردوون وەڵا دوورە بەس چی بکەین ئیتر تاعینات نییە بۆ خۆمان دەبێت پیشێک بە خۆمان تایبەت بە خۆمان هەبێتن ئیتر منیش ویستم لۆ فیستیڤاڵە بەشداری بکەم بۆ ئەوی کارەکەم زیاتر پەرێ پێ بستێنێت و خەڵک زیاتر پێ ئاشنا بێت چونکە یەکەم کەسم کە لە تەقتەق ینی ئەو ئیشە ئەکرێت ویستم کە لەمەش بەشداری بکەم ئیتر خەڵکەکەت ینی بیبینن ئیتر هەر شتێک بێتن بۆی ئاشناتر بلایەن تا بتوانم تیا بەردەوامە بم هەوڵی بۆ دەم زیاتر ینی نەک بڵێم هەر لەو ئاستێ خۆما بمێنمەوە زیاتر هەوڵی بۆ دەم ئینشاڵڵا تا بتوانم بەردەوامە بێت بالتأكيد أوي خلياي هبتن هواي يعني بلا كاتكي أو ترخان ناكا يعني لاني خلياي لمن زوزو زياتر وبقوتر هي هبه بس يعني ها فريبينا دابل طاقة مياه شتبتن بس الحمد لله يعني هواي بهري كتي بهريش ما زورتنا يعني هذا أمني ما والله إلا خواب الزابي أمن مالو ما زوزو تشكيلي مدايكم باكم خشكة كان براكم ئیتر ئەلحەمدولیلا هیچ پشتگیری ینی ئەوەیەکم نییە بڵێم نێتوانم ئیش بکەم من لە پاڵ ئەمەوە ئیشێتی کە دەکەم لە دەرەوە ینی بە شەوانیشە بە ڕۆژە ئیتر ئەلحەمدولیلا ینی هیچ مشکلێکم وان نییە بەسی وایە ینی هیوادارم سقیان بە کچەکانیان هەبێ بۆی بتوانن ینی ئیشێک ئەوها بکەن لە دەرەوە چونکە هەموو کچێک مافی خۆیەتی تایبەت بە خۆی هەبێ ئیشێک بکات هەر لە ماڵەوە دانەنیشێ یان ئیشی هەردووکی ماڵێ بکرێت و هەم ئەمەشیان هەردووکی شانازی بۆ ئێمە والله تأكيد لهم شيء أو جيرو برفته هي بس إسأل شاركي إما تشكي بتشوكا إيشو كاش زور كم يعني بو عفرت كبتسبي كاتن بس يعني دبي بقري يعني بخود كاريك بتبينيو يعني بخود بس شيء كابك يعني كاتكي هم زور بها هم أو بيتن بس والله بو شارك يعني الحمد لله باشتري يعني سفر كتجاوزت شوانا ما لهند الشنا أو هي فرق تجاوز كلنا نخرج جزء نيرومي بس إن شاء الله أنا جنا منتن
هم فرق جیاوازی نمیده چیم کسی ما فی ایشی خوی هدیتن کل ندن يعني بردام هولدن بوستي زياتر بردام بن يعني هر إشي بيتن يعني تحقيق من فيج أمانة إشي كم تحقيق ده يعني دم زاني لقل إشي كم يعني فكرة من ناقون زيتن وازم لينا الحمد لله لما أنا أوتن مرة إكتر بجدارية كم وأنا زيك الصالة كبيتن يعني الحمد لله كسان الزور هبون يعني بردام بونو تجديد كل زور يعني من كردو إن شاء الله نقصب لهم وقتاني كي هواي إشي كي باشان هي إن شاء الله سرقتون ده بنتيارنا من تقريبا 6 ساڵە بێت پیشەی مەڕداریم وەک ژنێ مەڕدارم گوندی ئیلنجاق ماست بەناودێنم و بەرهەم و هەموو شتێکی خۆماڵی دەستی خۆمە وەک دۆ بەکاردێنم ماست کەرێ داندۆک هەمی هی ماڵی خۆمانە ماستەکەشم هەر لە تەقتەق و جاریوا مشتری ڕانی و قەڵات زێندێ ساغی دەکەمەوە کەسە ویژدانی خۆی نانە من هیچ شتێکی تێ ناکەم هەمی سروشتی خۆیەتی زۆر زۆر گرینگە هەم لە ڕووی پاک و خاوێنی هەم لە ڕووی تەندروستی هەم لە ڕووی ڕاستی و پاکی ڕۆژانە خۆم شیر و ماست بەرهەم دێنم ئەنێرمە شار هاوکار و پشتگیریشم هاوسەرەکەمە ڕۆژانە هاوکاریم دەکا و ئامادە باشیەکەم ڕۆژانە شیرەکەم بۆ دێتەوە بە ناوی دێنم لە گوندەکە و مەڕدارم زۆر قورس بووە زۆر قورس بووە پیشەی مەڕداری و ئەرکشی زۆر قورسە زیاتر گرنگی دەبێ زۆر پێ بدەیت ئەرکشی زۆر قورسە لە ئاژەڵداری هەمویان وەک من ئیشی خۆماڵی بکەن و بەرهەم و پشتوکاڵ بەناوێنن هەر پیشەی ماست و مەڕداری نییە هەندێک شتێکە زۆرتر زیاتر هەیە زیاتر حەزەکەم حکومەت هاوکاری هەموو مەڕدار بکە و هەموو پیشە کشتتوکاڵەکان بکە کە بژگیریان بکە و پارەی زیاتر بستەندرێ پێ من لە کۆی هاتێ بەشداری فیستیڤاڵم کردیە بەروبوومەکەمی دەستی خۆمە لە خۆم کردیتم ئەوان هەر شتەیە لۆ خۆم دەیکەم ئەوان قەر خەرمانە ئەوان ساوارە ئەوان گەرمە کوتایە ئەوان داندۆکە ئەو بڕوشی داندۆکە ئەوێ نۆکە ئاردی گەنمیە پشتان هەم لە خۆم دروستەکەم بە خێراتن تا دەکەم پێشە لە ماڵی خۆم دەفرۆشم لۆ شاران دەبەن لە ماڵ دەفرۆشم خەڵک لە داوا دەکا لۆی دەنێرم 15 ساڵە زۆری لۆ شارەکان دەنێرم بە زۆریە خەڵک ئەوە بووینە شارەزا بوون دێن دەبن خاوێن لۆ خۆم دروستی دەکەم و ئەمی خۆماڵیە و ئەوە باشتر لە دەرەوە و دەستی خۆم و خاوێنەوە دەفرۆشم بە خەڵ دەفرۆشم لە ماڵەیە دەبن لۆ شارەکان لۆ هەورێ لۆ سلێمانی لۆ دەرەوە داوا دەکەن دەبن کەسم لەبەر دەست لە دوکاندانێ بوو لە ماڵەکەم باشە لەبەر دەست خۆم پێم ناکرد بچمە دوکانشت وا لە ماڵە خۆم باشتر دەفرۆشێنەوە 1-2 ساڵە زۆر خەڵک گەڕاتەوە سەر ئەوە ڕشتێ لە خەڵی لە برنجی دەکا کە کاتی برنج دەم دەڕوونەکەت پێداکەت ئەوە لەگەڵی پێدا دەکەی لەگە برنجی دەکا زۆری بە پەلاو ساوار دەکەنە بزەورە لەو شتانە دەبن بە زۆری لە هەمیانی خۆمان ئەوە من 2 ساڵشکە ئەسپەی لێدا چکە مادەی حافیزەتیانە بەس ئەو کانیت کە ئەو مادەی حافیزیانتیە هەمووی 2 ساڵ 3 ساڵ دەمین تۆ لەو ئالاگەیە زۆر باش نییە بەس ئەوەی خۆمان هەمووی باشترە لە دەستی خۆمان باش لە دەرەوە وای ئەوەی لە توانای هەبێ لۆ خۆی بیکە باشە لۆ خۆی ئیشی دەست خۆی زۆر خۆشە نەک چاوەڕۆنی دەرەوە بکە و شتی بازار و دوکانان بکڕێ ئەوەی پێ بکرێت توانای بێ خۆی گەلک باشە دوادارم هەمووی بگەڕێتەوە سەر شتی خۆمان زۆر باشە زۆر بەسوودە قەدیم باو باپیرامە شتی خۆمان دەخۆ تووش هیچ نەخۆشیێک نەیەبوو ئەوە زۆر باشترە